ئەنجا لەو شەوانەدا بەڕێزان فریشتەکان دادەبەزن بۆ سەر ئەرز. جوبرائیلیان لەگەڵدایە کە گەورەی فریشتەکانە. فریشتەکان بچنە هەر شوێنێک مای خێر و بەرەکەتی ئەو شوێنەیە. ڕوو لە هەر شوێنێک نەکەن مانای وایە ئەو شوێنی خێر و بەرەکەتی لێ نییە. بەڕێزان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر ماڵێک هەیکەلی تێدا بێت ڕسمی تێدا بێت مەلائیکەت ڕووی تێ ناکات. هەیکەل دانرابێ لەو ماڵەیەدا مەلائیکەت ڕوو لەو ماڵەیە ناکات. هەر ماڵێک سەگی ڕاگرت پێ بەبێ ئەوەی کە هیچ عوزرێکی هەبێت مەلائیکەتی خوای پەروەردگار ڕوو لەو ماڵەیە ناکات. مانای وایە بەرەکەت لەو ماڵە و لەو شوێنەیەدا نییە. بەڵام فریشتە ڕوو لە هەر شوێنێک کەن یعنی بەرەکەتی خوای پەروەردگار یعنی خێر و چاکە لەو شوێنە هەیە. بەڕێزان بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت تەنەزەل المەلائیکەة والروح فیها بإذن ربهم من كل أمر. لەو شەوانە لە شەوانی قەدردا مەلائیکەتەکانی خوای پەروەردگار کە جوبرائیلیشیان لەگەڵدایە دادەبەزن بە فەرمانی خوای پەروەردگار بۆ هەموو کارێک بۆ هەموو کارێکی پڕ حکمت دادەبەزن بۆ سەر زەوی. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ژمارەی ئەو مەلائیکەتانەی کە لە شەوانی قەدردا دادەبەزن بۆ سەر زەوی دەفەرمێ ژمارەکەیان لە وردە بەردەکانی سەر زەوی زیاترە. سبحان الله لە وردە بەردەکانی سەر زەوی چەند زۆرن کە ئینسان پێی حیساب ناکرێن ناژمێردرێن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لەو شەوانەدا ژمارەی ئەو مەلائیکەتانەی کە دادەبەزنە سەر زەوی لەو وردە بەردانەی سەر زەوی ژمارەکەیان زیاترە کە لە سەر زەویدا هەنە. بەڕێزان ئینسان بزانێت چه شێوەیەکی گەورەیە چه شێوەیەکی پڕبەرەکەت و خێر و لێخۆشبوونی خوای پەروەردگار و ڕەحمەتی خوای گەورەیە. ئەی ئینسان بزانە خەوتووی یان ئەوە تا لە خزمەتی ئەو شەوانەدای یان ئەوە تا ئەو شەوانەت زیندوو کردوتەوە ژمارەیان لە وردە بەردەکان زیاترە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەم خێر و بەرەکەتە ئەو نیعمەت و چاکەیەی خوای پەروەردگار بەڕێزان پێمان دەڵێ بەڕاستی ئینسان کە بیزانێت یەک دەقە بێ ئاگانە بێ و نەخەوێ لەو شەوانەدا. اینجا دەفەرمێ سەلام هی حتا مطلع الفجر. ئەو شەوانە کە شەوانی قەدرن شەوانی سەلامەتی و پڕخێر و بەرەکەتن. شەوی سەلامەتینە لە دەستی شەیطان. شەوی سەلامەتینە ئینسان هیچ زیانێکی پێ ناگات. شەیطانەکان ناتوانن زیان لە ئینسان بدەن. یان شەوانی سەلامکردنی فریشتەکانن لە بەندەکانی خوای پەروەردگار. فریشتەکان دێن سەلام لە بەندەکان دەکەن. سەلام لە کۆڕ و مەجلیسە زیکرەکان دەکەن. شەوی سەلامکردنن شەوی سەلامەتین شەوی خێر و بەرەکەتن. هەتا وەکو بەیانی ئەو فریشتانە دادەبەزن و ڕەحمەتی خوای پەروەردگار دادەبەزێت. هەتا وەکو بەیانی ئەو شەوانە شەوی پڕبەرەکەت و سەلامن شەوی ئاشتین شەوی سەلامەتین شەوی سەلامی فریشتەکانی خوای پەروەردگارن. دەی با بزانین ئێمە چۆن ئەو شەوانە زیندوو دەکەینەوە بەڕێزان.